بە ناوی خوای گەورە و میهرەبان ئەم گوڵە کە گوڵە جێوژی پێ ئەڵێن ئێمە و سلێمانی پێ ئەڵێن گوڵی گۆییش و کرمانجی خوار و پێ دەڵێن گیهیشێک وارووا بە زمانی عەرەبیش زەعڕوڕی پێ دەگوترێ ئەم گوڵە گوڵە جێوێژ یاخود زەعڕوڕ بەڕاستی لە سەدەکانی ناوەڕاستدا لە کۆنەوە ئەم گوڵە بە گوڵی هیوا بە گوڵی ئومێد گوڵی ئەمەل ناسراو بوو و بۆ زۆر نەخۆشی و بۆ زۆر دەرد و ئەلەم بەکاردەهات وەکو چارەسەری زۆر نەخۆشی بەکاردەهات بەڵام ئێستا بە شێوەیەکی سەرەکی زیاتر لە بواری دەرمانی بۆ نەخۆشیەکانی دڵ بە شێوازێکی گشتی بەکاردێتن و زیاتر بۆ سووڕی خوێن ئەمە سووڕی خوێن زیاتر چالاکە کاتن بۆ دەمارەکانی خوێن و هەروەها زیاتر بۆ سینگە کوژە ئەمانە بۆ ینی بە شێوازێکی گشتی دەتوانین بڵێن وەکو بەهێزکەرێکی دڵ و بۆ نەخۆشیەکانی دڵ بەکاردێتن ڕوەکناسان بەڕاستی ئێستا ڕوەکناسان گوڵی گۆیژە یاخود بڵێن گوڵی جێوێژ یان بڵێن گیهیشێک وەکو خۆراکی دڵ دەیناسێنن ئەم گوڵام ئەم گوڵە وەکو خۆراکی دڵ دەناسرێت و لە کۆنیشەوە لە ئەوروپا بەڕاستی ئەم گوڵە زیاتر بۆ نەخۆشیەکانی گورچیلە و بۆ نەخۆشی میزڵدان و هەروەها بۆ وەکو مدیر لێلبەول وەکو بڵێن میز پێهێنەر زیاتر بۆ بواری نەخۆشیەکانی گورچیلیان بەکاردەینە تاکو کۆتایی سەدەی نۆزدەهەم لە کۆتایی سەدەی نۆزدەهەمدا پزیشکێکی ئێرلەندی زیاتر بۆ نەخۆشەکانی خۆی بۆ نەخۆشی گورچیلەی بەکار عەفوەن بۆ نەخۆشی دڵی بەکارهێنا دا نەخۆشەکانی خۆی لە ئەوانەی کە نەخۆشی دڵیان هەبوو سەرکەوتنێکی زۆر بەرچاوی هێنا بۆ نەخۆشیەکانی دڵ بۆیە لەو کاتەوە ئەم گوڵە بۆ نەخۆشی دڵ زۆر زۆر بەسوودە و بەکاردێتن و هەروەها وەکو گوتم یعنی بەڕاستی بۆ نەخۆشیەکانی گورچیلەش سوودی زۆرە و بۆ بەردی گورچیلە بۆ ڕەمەڵ بۆ التیهابات بۆ هەموو نەخۆشی بۆ میزڵدان بەکاردێتن اینجا لە بواری تەقویەکردنی ذاکیرە بۆ ذاکیرەی مرۆڤ کە لەگەڵ گوڵی جینکۆگوڵ زیاتر تێکەڵەکرێتن بۆ ئەوەشیان زۆر بەسوودە چونکە ئەمەیان سووڕی خوێن چالاکە کاتن خوێن سەریع کاتن هەر دەرمانێکیش خوێن سەریع بکە و خوێن چالاک بکە خوێن بۆ دەمارەکانی مێشک باتن بێگومان بۆ ذاکیرە بەسوودە بێت و سوودی زۆرە بێتن و ئەوانەی کە فشاریان چ لە خوارەوەیە و چ ئەوانەی کە زۆر فشاری خوێنیان زەختیان بەرزە بێتەوە بە هەردوو حاڵەت سوودی زۆرە یعنی ئەوەی کە بەرزە بێتەوە ئەوەی کە داشە بەزێتن ئەمە ڕێکخەرە منەظیمی زەختە فشارە ڕێک دەخیتن اینجا شێوازی بەکارهێنانی بەڕاستی چۆن ئێمە بتوانین ئەم گوڵە بەکاربێنین بۆ نەخۆشیەکان و بە تایبەتیش بۆ نەخۆشی دڵ و بۆ زەخت یاخود بڵێن فشاری خوێن و بۆ تەنانەت نەخۆشیەکانی گورچیلەش شێوازی بەکارهێنانی کەوچکێکی زەڵاتە یەک کەوچکێکی زەڵاتە لەم گوڵە و تەنانەت پەلکەکەشی ئەم پەلکەش بەکاردێت وەکو سوودی بەڵام گوڵەکەی وە سوودترە کەوچکێک لەمە دەکەی ناو گڵاسێک ئاوی کوڵاو ئاوی گەرم بە کوڵاوی بەسەریدا دەکەی بۆ ماوەی چارێکێک 20 دقە سەریدا دەپۆشی اینجا دوای ئەوە دەیپاڵێوی و ئاوەکە دەخۆیەوە ڕۆژی 3 جار ئەمە بەکاردێتن و بۆ ماوەی 20 ڕۆژ 20 ڕۆژ هەتا مانگێک بە تایبەتی 20 ڕۆژ زۆر باشە ئەگەر بەکار بێ ڕۆژی 3 جار ئەگەر 3 جاریش نەکرێت ئەکرێت 2 جاریش باشە 2 جاریش سوودەکەی دەبێتن ئینشاءالله تعالی